ئێمە ئیماندار ئەبێ بزانین چۆن مامەڵە ئەکەین لەگەڵ ئەو کەسێک کە گوناهبارە. تەسەوورەکەن کەسی وا هەیە کە تەوبە ئەکات، کەسێک پێ ئەڵێ با بچێ ئەو کارەی ڕێکاتەوە، با بچێ ئەو غەڵەتەی کردو جارە چارەسەری کە ئەبینە هەمومان حاکم بەسەریەوە، کەسەکە تەوبەی کردو گەڕاوەتەوە لای خوا. کۆمەڵگای موسڵمان بەو شێوازە نییە، زۆر بە ئەدەب لەگەڵ کەسی تەوبەکارە مامەڵە ئەکا، زۆر بە جوانی مامەڵەی لەگەڵا ئەکا. کۆمەڵێ ئەرکی زۆر گەورە لەسەر ئێمەیە، یەکێک لەوانە بەدڵ ئەبێ ئەو کەسەمان خۆش بێ کە تەوبە ئەکات و ئەگەڕێتە، ئەو گەنجە جوانیەتە ناو مزگەوت، ئەو مناڵەیەتە ناو مزگەوت، ئەبێ زۆرمان خۆش بێ، ئەمە تەوبەکارە. خوا بە عەزەمەتی خۆی خۆشی ئەوێ، تۆ کێی هەتاوەکو ڕەخنەی لێ بگریت و بەرامبەری بوەسیتەوە. إن الله يحب التوابين، خوا تەوبەکارانی خۆشەوێ. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم أفرمي الشاب التائب حبيب الله، ئەو گەنجەی تەوبە ئەکا حەبیبی خوایە، خۆشەویستی خوایە. ئێمە کەسمان نازانین خوا خۆشی ئەوێن یان نا، بەڵام یەقینمان هەیە ئەو کەسێک کە تەوبە ئەکات و ئەگەڕێتەوە خوا خۆشی ئەوێ، چ بە ئاەتی قورئان چ بە فەرمودەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم. بۆیە ئەبێ بە ناخی دڵمان واجبێک لە واجبەکانی سەرشانمان وەکو حاتمی ئەسڵم ئەفەرمێ ئەوەیە کە تەوبەکارت خۆش بێ، بە دڵ خۆشت بێ، نەک بە چاوی ڕخنەوە سەیریکەیت و هەموو چاوەکەت لەسەر ئەوە بێ ئادەی هەڵەیەکی تر بکات و بیکەیتە دەرەوە. بڕۆ ئەکەن کەسیوە هەیە ئیمانی هێناوە لە هەشتاکانەوە، یەزیدی و هاواری بۆ مسلمان بوو، حتا ئێستا خەڵکی ئێمە گەر غەڵەتێ بکاڵێن کۆنە هاواریەک. ئەوە صفەتی فرعونە. فرعون هەموو جارە بە موسای ئەوت وفعلت فعلتك الذي فعلت، تۆ وەختی خۆی نەفەرێکە کوشتووە، هەموو جارە ئەیە بەڕووی موسای عليه السلام. ئەو صفەتی ئەهلی دین نییە، صفەتی خواناسان نییە، صفەتی خواناسان بەدڵ ئەو کەسیان خۆشە کاتێک کە تەوبە ئەکات و ئەگەڕێتەوە. لەگەڵ یادا ئەنیشن، مامەڵەی لەگەڵا ئەکەن. ئەو ئافرەتە مەخزومیە تەوبە دزی کرد و دەسی بڕاو تەوبەی کرد، دەستبڕان علامەتێکە، هەموو کەس ئەیزانی ئەوە دزەکەیە. دوای ئەوە کەسێکیش خواستی و بۆ خاوەنی ماڵ و مناڵ و هیچ کێشێکیش نەبوو، ئەچوە خزمەت دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ڕۆژێ شتێک نەدرایەوە بەڕوویە بڵێن ئەوە تۆ دزەکەی جاران بووی، بە سووک سەیری بکەین. بەعکسەوە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت جالس التوابین فإنهم أرق أفئدة. چۆن ئەچی بۆ لای مەلایەکی زۆر چاک و پیاوێکی زۆر ساڵحی چاک، ئەوە بچۆ بۆ لای کەسێکی تەوبەکار، بڕۆ لەگەڵ یادانیشە فإنهم أرق أفئدة. ئیمامی عومەر ئەفەرمێ ئەوان دڵەکانیان زۆر زۆر لە هەمووان ناسکتر و نەرمترە، تەئسیری دڵە نەرمەکەیان لەسەر تۆش ئەبێت، تۆش بەرەو خواناسی گورج ئەبیتەوە. ئەمە چێژی ئیسلامیە، ئەمە ئەخلاقی بەرزی موسڵمانە کە ئەبێت جێبەجێکە. نە ئەمەی ئەمڕۆ ئێمە دەستمان داوەتێ بڕوا ئەکەن جاری وایە سەیری ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە ئەکەی ئینسان شەرمەزار ئەبێ کاتێک کە ئەبینێ طبیعەتی خەڵکی موسڵمان بۆتە ناموسڵمان. هەمووی طبیعەتی فرعونی کردو، هەمووی ئێوە حاکم بێ بەسەر خەڵکەوە، کورە حاکمە بەسەر خۆتەوە. کەسێ ئەبێ ڕخنە لە خەڵک بگرێ خۆی گوناهێکی نەبێ، کەسێک بە سوک تاوانبار سێرکە خۆی بێتاوان بێ، کەسێک قسە لەسەر تاوانبارەکە کە خۆی بێتاوان بێ. کورە ئێمە هەموو گیانمان خۆمان تاوانە، بەڵام کاتێک کە کەسێک ئەبینێن ئیتر خۆمان لێ ئەبێتە پیا و وەلیەکی زۆر باش و قسە لەسەری ئەکەی. أمتي پیغمبر صلى الله عليه وآله وسلم أمتي نرمة، أمتي هادئة، أمتي محبة، لقل تاوان بارا بنرم ما ملأك، لقل توبكارا وكو ولي خوا سيريك. بشري حافي كسك عارخور، كسك قعديها بو قعده، قنج منجي كوا كردو بدوري خويا دوهيبو ببشري حافي وبيشك لولي قوركان. همو أو قناه كارانه بون أمتي إسلاميان بيش خست.